باسی تەوەرێکی گرنگەکەین کەویش درێژکردنەوەی ئێسکە بە میوانداری پرۆفیسۆر دکتۆر عومەر باراوی کە ڕاوێژکاری نەشتەرگەری ئێسک و شکاویە. دکتۆر بەخێر بیت، بانیت باش. پێمان بڵێ درێژکردنەوەی ئێسک بەگشتی بۆ کەسێکەکرێت کە نەخۆش بێ یا بۆ کەسێکەکرێت کە باڵای کەم بێت؟ بۆ هەردوو لایەنەکەیە کرێ. لایەنێکانی چێگەر پەلێکی کورتتر بێ لە لاکەی تری جا بەهۆیەوە شکاوی خواریەکی گرتۆتەوە یا زگماکیە یا تووشی هەوکردنی ئێسک بووە لە مناڵیا و ئەو لایە کە هەوی کردووە گەشەی نەکردو بە هەمان ڕێژەی لاکەی تری یاخود هەندێک حاڵەتی زگماکیش هەیە. هەندێکی کەش هەیە بۆ لایەنی جوانکاری. جوانکاریش بێگومانەمە لایەنێکی قوڵە، جاران ئەوانەی کە باڵیان کورت بوو مەبەستمان باڵا کورت ئەوەیە کە تێگڕای باڵاکەی لە مەترێک و 20 سانتیم کورتترە. لە وڵاتانی دەرەوە کێشەی ئەویان هەبوو دەستیان ناگەیشتە تەلەفۆنە گشتەکان و ئەو شوێنانەی ئاودەست شوێنە گشتەکان بە تەواوەتی نانەتوانی بەکاری بێنن لەبەرەوە باڵیان بەرزەکرایە. ئێستا وای لێ هاتۆ بۆ کاری جوانکاریش بێگومان، بەس بۆ جوانکاری ئەبێ لایەنەکانی تری هەڵسەنگێنی بە تەواوەتی ئەو نەخۆشە بزانی باری دەرونی و باری کۆمەڵایەتی جێگیرە. ئێستا باری ئابووریش لە شوێنێکی وەکو ئێراکەوتۆتە ئاراوە چووکێکم وەکو زانی لە وڵاتی ئێمەش بۆ بە باسێک لە باسەکان لەبەرەوە بۆ جوانکاری ژەکرێ. بەس وەکو وتم باری جوانکارێکە تەنها شارەزایی سپۆرەکە شەرد نییە کە ئەتوانێت ئێسک درێژکاتەوە. ئاخۆ چۆن ئەو نەخۆشە هەڵە سەنگێنی باری دەرونی و باری کۆمەڵایەتی تا دوا هەنگاوی درێژکردنەوەکە ئەتوانی بە سەلامەتی کێشێت ئەو کارە تەواوکەی، خاستە ئەگەر شوێنە باری سیاسیشی ناجێگیر بێ خۆ دەزانێت کوشتەکانی تر و ئەم کێشەی کۆرۆنایژ ئێستا هاتوۆتە ئاراوە جاری وایە بەجارێ هەموو خەڵگە بێ بچێتە ماڵەوە. باڵێ ئێمە مەبەستم بەگشتی باسی بکەین. کەسێک ئەگەر باڵای لە خۆی لێ ڕازی نەبێت ئەکرێت لە ڕێی درێژکردنەوەی ئێسکەوەم کاری بۆ بکرێت؟ بێگومان ئەکرێت. لە چ تەمەنێکە؟ وەڵی تەمەنەکان عادەتەنەوەی جوانکاری بێت تا تەمەنی 40 ساڵی بە شێوەیەکی گشتی. پاش 40 ساڵی تووشی ئەو حاڵەتا بین کە پێوترێ ئۆستۆپۆرۆسس بە ئینگلیزی یەکگرتنەوەکەی ئاسانتر نابێت، حەشاشەی عیزام بە عەرەبی. بەس لەگەڵ واکو پێم وتی ئاسان نێت تۆ بتوانی باری دەرونی و کۆمەڵایەتی و لەگەڵ دارایی نەخۆشەکە هەڵسەنگێنی جا ئەو کارە ئەنجام دەیت. ها ئەوە نییە پشتبەستی بە توانە زانستێکی خۆت. مەبەستمە بڵێم لێرە ئەو کارە کراوە بۆ جوانکاری کردومانە بۆ چەند کەسێک بە زیاترەوانی کە من کردومە بۆ وانە کردومە ئەوەی بۆ چەند کەسێک توانیمانە پێش کۆرۆنا بیکەین بۆ چەند کەسێکی دیاری کراو. بەڵام ئەمەی تر درێژکردنەوەکە زیاترەوانەیە کەیچێکی کورتتر بۆ ئێسکێکی دوایی لەوێنەکانەتوانین دەستنیشانیکەین چەندین ساڵەوە ئەو کارەمان ئەنجام داوە. جا بەهۆی کارەساتەوە بۆ یا بەهۆی زگماکیەوە بۆ یا بەهۆی هەوکردنەوە بۆ هەوکردنی وای کردو ئەو پەلە بچووکتر بە کورتتر بێت لە لاکەی تری. درێژکردنەوەی ئێسک لە کێکەوە و لە چ کاتێکەوە وەکو نەشتەرگەری لە کوردستان دەست پێکراوە؟ کوردستان من بەڕاستی لە ساڵی 92 کە ڕوانامەی بردم بەدەستێنا لە هەولێر مامۆستا بووم بەڵگەشت بۆ ئەوە تەمان لە ڕۆژنامەی ئیتیحاد کۆپیەکەم لا هەیە پێچە لەو نەخۆشانەمی دەستنیشان کردووەکەوە باس ئەکاکەوە چۆن نەخۆشەکە ئیفلیجی مناڵانی هەبووە کە هاتووە لەگەڵ باوکێ بە دوو دارشەقەوە. خۆشبەختانە من توانیمە سێ بەندەی بۆ ڕاستکەمەوە ئەژنۆکەی بۆ ڕاستکەمەوە پاشانش ئێسکەکەی بۆ درێژکەمەوە. نەخۆشێکی تر هەر لە جیاتی ڕۆژنامەی ئیتیحاد ڕۆژنامەی کوردستانی نوێ ساڵی 95 کە قاچی بە گولە خوار بۆ کورد بۆ تۆ بە هەمان شێوە توانیمە بۆی ڕاستکەمەوە بۆی درێژکەمەوە. ئەوە لەبارەی کوردستانەوە ئەوەی کە من ئاگادارم وەکو بەڵگەنامە جگەلەوەی ئەو توێژینەوانەی کە هەمە لە وڵاتانی دەرەوە ڕۆژنامە و گۆڤارە ڕووسی بێ ئەوروپی بێ یا لە شوێنانی ترکە پێشکەشم کردووە لە کەچوون بۆ ئەم باسە. بەڵام لە جیهاندا بۆ یەکەم جار لە ساڵ 1905 نەشتەرگەری بەناوبانگی ئیتالی ئەلیزاندرۆ کۆدیڤیلە ئەو کارەی ئەنجام داوە توانیوێتی ئێسکەکە یەکسەر ڕابکێشێ پاژەوی بڕێتی خستێتە گەچەوە. بەڵام لە ساڵ 1950 بە دواوە زانەی بەناوبانگی ڕووسی ئیلیزارۆف ئەو توانیوێتی شۆڕشێ بەرپا بکات لە نەشتەرگەری ئێسکدا و ڕاستکردنەوەی تەشەوهاتەکاندا بەهۆی بەکارهێنانی چەسپی دەرەکی کە پێوتر هەر بە ناوی خۆتی ئیلیزارۆف لە کورگان شوێنەکە لە رووسیا. ئەوە بێگومان دەستکەوتنی گەورەتری بەسەر هێناوە. لەم دواییەدا یەکێ لە خوێنکارەکانی ئیلیزارۆف کە لە ئەمریکادا ئەنیشێ
ئەویژێکی زۆر بەناوبانگە توانیوێتی بە شێوازی کۆمپیوتەر داتاکە بخاتە ناو کۆمپیوتەرەوانە و بێگومانەوە تێچوونی زیاترەوێت شارەزایی زیاتری شێوە بۆ نەخۆشەکەش بەس ڕێگە بنەما ساسێکی گەڕێتەوە بۆ زانای بەناوبانگی ڕووس ئلیزارۆف کە لە پەنجەکانەوە دەستی پێ کردو هۆکار چییە کە قاچێک لە قاچێشتر کورتترە بێ لە مناڵێکە لە کەسێکا کە تازە پێگە هۆکارەکان چین وتمان هۆکارەکانێکێک لەوانەیە شکاویە ئەگەر بە تەواتی شوێنی خۆی نەگرت بێتەوە یا جاری وایە هەر شێوازی شکاوێکە وایە مرکزی گەشەکەی ئەگرێت پتەوە نەتەوە بەرەبەرە کورتترە بێ لە چاولاکەی ترە فریای لاکەی تری ناکە ئەمەیشە لە هۆکارەکان زەبری دەرەکی بە شێوەیەکی گشتێ بێتەوەی کورد بوونەوە یاخود هەوکردن ئیلتیهابی ئێسک بیا مەفسەڵەکە بێت لە مناڵە ئەبێتە هۆی سنتەری گەشەکەی بگرێت پاس چەند ساڵێک ئەبینی ئەو لای کورتترە لە لاکەی تری کەواتە زەبر هۆکارێکە هەوکردن هۆکارێکە لایەنە زگماکیەکان هەر لە دایکە بێت تەماشاکەی پەلێکی کەمێک کورتترە هەندێکیان هەر ئەوەی لەگەڵانیە تەنانەت ئێسکێکیشی نییە تەنانەت چەند پەنجەیەکیشی نییە اینجا ئەمانە عادەتەن بە دووادا چوونیانەوێت تا تەمەنێ نەگاتە 20 ساڵ ئەبێ ناوبەناو نەشتەرگەریان بۆ ئەنجام دەی هەنگاو بە هەنگاو ئەنجام چارەسەر بکرێن لەوە باشتر هەمووی کۆکەیتەوە تا بە تەمەنی 20 ساڵ چکە ئەنگاو بە هەنگاو بێ هەم مناڵەکە توانای زیاترە و لە شەکەش ڕایە لەگەڵ شێوازێکی ئەم درێژکردنەوەی کەواتە وتوەکوتمان زەبر هەوکردن زگماکیەکان هەندێک نەخۆشی وەڕەم هەیە ئەوانش ئەبێتە هۆی ئەوەی کەوا پەلێکی درێژتر بێ یان کورتتر بێ لە لاکەی تری بەڵێ دکتۆر چۆن هەست بکەین لە سەرەتای تەمەنەوە یاە چەند ساڵ یەکەمی تەمەنا کە بزین ئەم قاچە لەوی تر درێژترە ئایا بە بینین هەستی پێکرێیا کە مناڵەکە پێگرد لە گەشەی دواترە هەندێکیان هەرکە لە دایکە بێ ئەمەندەی چەوتی تر لەگەڵ ئەزانیت پەنجەی نییە ئێسکێکی نییە ئەژنۆکەی ڕاز نابێتەوە سێبەنگەی بەتەواتی ڕاز نابێتەوە هەندێکی تریان تەنها ئەوەیە بینی چەند ملیمێک کورتترە بەس بەرەبەرەکە زیاکە تەماشاگەی زیاترە بێ ئەو شێوازە کورتیە کێشەی بۆ دروست ناکە هەتا 2 سانتیمنی و کورتیش بێ پێویست بە نەشتەرگەری ناکە ئەتوانی بەس پێڵاوەکەی بۆ بەرزکەیتەوە ئەو پێویست بۆ ناکە نەشتەرگەری بۆ ئەنجام ئەگەر لە 2 سانتیمنی و زیاتر بوو ئەو کاتە پێویست بۆەکە نەشتەرگەری بۆ ئەنجام درێ زۆر باشە بەگشتی نەشتەرگەریەکان لە چ تەمەنێکەوە دەست پێکرێت تا مناڵ بێ باشترە ئێمە هەمانە تازە لە دایک بە لەبەرەوەی شتیکەشی لەگەڵە دەزەکەی بەڕێکردنەوەی پێ سێبەندەی ئەژنۆی دوای ئەوەش درێژکردنەوەکە هەتا زوود دەستکەی بە چارەسەر مەرجنێ بە نەشتەرگەری هەندێکان تەنها بە قاڵب بە زەوێ بە دووادا چوونی بۆ بکەی تا ئەگەیتە ئەو کاتی کە پێویست بە نەشتەرگەریەکە شکات زۆر باشە ئەو حاڵەتانی کە بەڕێزت نەشتەرگەریت بۆ کردوون لە سەدا چەند نتوانانی بڵێ سەرکەوتوو بۆ گەیشتوتەوە حەدەی کە نەخۆشەکە خۆی وستێتی بەڵێ وەکو لە سەرەتاوتم هەڵسەنگاندنی باری دەرونی و کۆمەڵایەتی نەخۆشەکە زۆر گرنگە لەبەرەوە ئەگەر بێت و نەخۆشەکە خۆی بە دووادا چون کات و بچێتەوە لای هەمان دکتۆر نەگەڕاڕابێ پیشانی ئەمی بە پیشانی ئەوی بە و بەداخەوە خۆ دەزانی لەوانە هەندێک قسەی خراپ بکە وای لێ بکات دوو دڵ بێت ئەوە گرنگترین هۆکاری سەرنەکەوتنی نەشتەرگەرەکان ئەوەیە کە نەخۆشەکە خۆی دوو دڵە سقەی تەواوی بە ئیشەکە نییە پرسی ئەم لاولاەکە ئەجا جگە لەوەکو پێوتی بڵێت کەواتە ببوورە با بچین سەر وێنەکانش بۆی ئەمە هیچێکە لەو نەخۆشانەیە ئەگەر لە سەرەتاو پیشانمامدا پێش ئەمە وەکوتم لە ساڵی 94وانە هاتووەتە بۆ لای من پێشتر وێنەکانی پێشتر یەکەم وێنە ئەبینی لە ڕۆژنامەکەش هەر دیاری کرا ئەمە کاتێکە کە چاک بۆتەوە ئەژینە هەمان مناڵێکم جارکات بۆ لای من بە 2 دارشق نە سێبەندەکەی نە ئەژنۆکەی ڕاز نەبوو و کورتیش بوو هەمویانی یەکەیەکە بۆ ڕاست کردەوە پاشان درێژمان کردەوە ئەمە دو هەنگاوێتی بەڵێ وێنەکانی دواتر بەڵێ ئەمە بە هەمان شێوە تیشکەکەیتی پاش دەرهێنانی ئامێری درێژکردنەوەکە یەکەم ڕسمان وێنەکانی دواتر ئەمە کچێکە بینین بەهۆیەوە زەبری بەرکەوتووە 6 ساڵ لەمەوە بە کارەساتی ئۆتۆمبیل ڕانی ڕاستی ئەبینین کورتترە بە ڕێژەی 4 سانتیم بۆتە هۆی ئەوەی کەوا جگەلەوەی کە کورد بێ و شەل بێ پشتیشی بێشێ پشتیشی نەختی خوارە بێ لەگەڵێ ئەجا خۆشبەختانە
توانیمانە ئەمە تەنها بە ئامێری درێژکردنەوەی ئاسایی چونکە درێژکردنەوەکەی ئەوەندە نەبوو 4 سانتیم بوو بۆم درێژ کردوتەوە ئەبینی کاتێک کە ئەڕوا ناچارە بێ لا ڕاستەکەی ئەژنۆکەی بچەمێنێتەوە ئەنجار ڕێگە بێتەوە یاخود دەگەر هەنگاو بنێ ئەبێ نوکی پێدانێ هەمان نەخۆشە تیشکەکەیەتی هیڕانەکەی دەرماخستۆ کە بەراوردمان کردو لەگەڵ لاکەیترا بە درێژایی 4 سانتیم کورتتر بووە توانی ئەوە بینی بڕبڕی پشتی ئەگەر وێنەی دوای ئەمە بڕبڕی پشتەکەشی کەمێک خوار بۆ بەهۆی ئەو کورتیەوە ئەمە تیشکی بڕبڕی پشتەکەیەتی ئەبینی خوار بووە تەنانەت حوزەکەی لەیەک ئاستانە وەستاوە لایەکی بەرزترە بۆی باڵانسەکەی ڕاگرێت بەڵێ وێنەی دوای ئەمە ئەبینین ئەمە نەخۆشی ئەمە هەمان نەخۆش پاژەوەی کە درێژ کراوەتەوە لەژێر قاچی نەماوە هەردوو لای بەقەدەرێکی لێ هاتووە ئەمەیەکی بوو لە هۆکارەکانی کورتی ئێسکە بەهۆی ئەمە لە زگماکی وابوو نەخۆشەکە ئەبینی کە پاڵش کەوتووە کراوەی ئەژنەکانی لە یەک ئاستانی 8 سانتیم کورتتر بوو لە زگماکی شێوازێکە خۆی ئێسکی ڕانی کورتتر بوو خۆشبەختانە توانیمان بۆی درێژکەینەوە ئەمە ناچار بووین ئامێری ئیلیزارۆفی بۆ بەکاربێنی نەک چەسپی دەرەکەی ئاسایی چکۆ ڕێژەکەی زۆر درێژە هەمان نەخۆشە بینی ئەو بلۆکە تەختانە لەژێر قاچی دامان ناوە بۆی هەم قیاسەکەی وەرگین هەم بزانین هەردوو شانی و هەردوو حوزی هاتوتەوە هەمە ئەبینی ئەژنۆکانی لە تیشکەکە لە یەک ئاستانیە ماناوە ئێسکی ڕانی لایەکی کورتترە کاتە بێمە ئیش لەسەر ڕانەکەیکەین نەک لەسەر قاچەکەی هەمان نەخۆش ئەبینی قاچەکانی بەقەدەریەکە بەڵام ڕانی کورتترە ئەژنۆکانی لێک ئەستانیە بێگومان ئەمە ئامێرە ڕوسیەکەی کە پێمانوت ئلیزارۆڤ لە هەر چوارلاوە دەوری ڕانەکە ئەیە ڕۆژانەیەک ملیم درێژێکاتەوە ئێسکەکەمان شکانەوە کە شیشکێنین لە یەک تەقەڵەوە ئەشکێنین بۆی ئەبینی ئێسکەکە درێژ بووە خوێنەکە بوو بە ئێسک بەرەبەرە وێنەی دوای ئەمە ئامێرەکەمان لێ دەرهێنا ئێسکەکەوەکو ئەسلەکەی خۆی لێ هاتەوە ئەم زانا ڕوسیە کە ئیلیزارۆفی ناوە لە کورگانە ئستا خۆی نەماوە بەس پەیمانگاکەی هەر لەوێ خۆم چەند جارێک چووم بۆ ئەوێ یەکێ لە داهێنانەکانی لەشی ئادەمی زادە تەنها دوو ئۆرگان هەیە کە توانای هەڵدانەوەی هەیە مەبەستمان لە هەڵدانەوە چیە ئۆرگانەکە وەکو خۆی دروست دەبێتەوە یەکێ لەوانە جگەرە جگەر ئەگەر دوو لە سەرسی لێکەیتەوە و لە بایۆلۆجیا خوێنگومانە وەکو خۆی دروست دەبێتەوە بەڵام لە ئادەمی زادە ئێسکیش ئەم زانا ڕوسیە دۆزیوێتەوە ئەگەر بێت و بیشکێنی و ڕایکێشی بە تەدریج وەکو خۆی دروست دەبێتەوە مۆخەکەی بۆ دروست دەبێتەوە سمحاقی دەرەوەی بۆ دروست دەبێت سمحاقی ناوە لەبەرەوە بە دیلی ئەمە نیە بە هیچ جۆرە چونکێکم ئەمە ئێسکە ئەسلەکەی بۆ ئەگەڕێتەوە وەکوەنێ تۆ بچی ئێسکی سەناعی بۆ دانی دەرزی لێبێی نازانم کارم بڵێ دکتۆر تا ئێستا توانراوە ئەمە نەخۆشێکی ترە ببوورە ئەمەش بە ئەبینی ڕانی ڕاستی کورتترە بە هەمان شێوە پاژەوەی ئامێرەکەمان لێبەستۆ هەردوو لای بە قەدەرێکی لاتۆ بڵێ ناوی ئیلیزارۆفە زاناکە و ئامێرەکەش بە ناوی ئەو چکەوە قوتابخانەیەکە ئلیزارۆڤ نەک تەنها بڵێ کابراایەکە سوتفەوەی دۆزی بێتەوە بەڵێ فەرموگەر دکتۆرویستم بزانم سنتەرێکی تایبەتان بۆچی تا ئێستا نەکردوتەوە بۆ حاڵەتانە بەڵێ ئەوە بینی ئەسکەکەمان شکانەوە بە یەک تەقەڵ بەرەبەر خۆی درێژێکاتەوە بڵێ وەڵی بۆچی نەمان کردووە خۆ دەزانیەوەی لە توانای منایە وابزان درێغیم نەکردو سپاس بەخوا بینی وەختێک بە لە نەوەتەکانەوە من ئەوم دەست پێ کردو ئەوە لە خەڵکی تر پرسە بڵێ یارمەتی بۆ نایەن سنتەرە دروستکە پانەچینەوە باسە باشە مەبەستم ئەوەیە بەڕاستتر وردەکاری من ئامادەم ئەگەر لایەنێکە بێ ئەو پزیشکانەی کە تازە پێگەن دەستگیرۆی یەکرێن بۆی فێری بابەتە مامۆستام لە کۆڵیجی پزیشکی بەڵێ بەردەوامیش خوێنکاری خوێندنی باڵام هەیە مانایەوە من لەگەڵ ئەو ڕانیم کە نەوەی نوێ فێر نەکەیت بەزی تر بۆ نەبووە بە سنتەر و بۆ زیاتر گەشەی نەکردو ئەوە لە دەرەوەی ئەم چاپێکەوتنێ زۆر باشە دکتۆر کۆتاوتت چییە بۆ ئەوانەی کە هەستەکەن قاچیان لە قاچێک کورتترە ئایا بێهیوا بن و بڵێن ئەمە شتێکی زگماکە و چارەسەری نییە یاخود نەخێر لە سلێمانیەوە چارەسەرەکە نەخێر بێهیوا نەبن وەکو من پیشانم دای لە ساڵی نەوەتەکانە لە ڕۆژنامەی ئیتیحاد و هەروها ڕۆژنامەی کوردستانی نوێ نەخۆشمان بە هەنگاو دابەزاندووە سوپاس بەخوا ئەگەر نەخۆشەکە خۆشی یارمەتی دەربێ و کەسوکارەکەی یارمەتی دەربێ ئەوەی بە ئێمە بکرێت درێغی ناکەین و خۆش دەزانی زانستی پزیشکیش هەروەکو خواپەرستی ئەگەر تۆ نیەتەکە و پاک بێ بەخوا تۆش و نەخۆشەکە زەگەی تا ئەنجامێکی ڕێکە بە سوپانە کردە نێتی کەمان بێ ئەوە ناگەین ئەجینا سوپاس بەخوا من دڵنیام لە کارەکانم
زۆر بەڵێ. باشە کەواتە ومێدی لەش ساخی بۆ بەڕێست و سپاس بۆ دەکەم. هەموو بینەرانی زۆر خۆشەویست سپاس. و مێدیژەکەینەوانەی کە گرفتێکیان هەیە لەم بابەتە قاچێکیان لە قاچە کورتترەیە خۆ شتێکە دڵنیا بن لەوەی کە ئێستا چارەسەر هەیە بۆم حاڵەتە نەشتەگەری تایبەت هەیە بۆم حاڵەتە برەوە ومێ دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن